قەرون و دیاردەیەم جارە لەسەر دیاردەی ئەو ئەرکانە قساکەین کە ئەرچی قورسە و بە مناڵ ئەیرێ لە کوردستانە هەڵبەتە بە خوێنکاران ئەم جانتایی کە بەدەستمەوەیە یعنی کێشەکەی نزیکی 8 کیلۆیە ئەمە جانتای خوێنکارێکی قوتابیەکی پۆلیسی سەرەتاییە یعنی قسەکە ئەوەیە لە کوردستانە قسەی زۆر گەورەش لەسەر سێکتەری پەروەردە ئەکەین بەرەو باشکردن بەڵام هەندێک گوردەکاری هەیە کە ئازاری سەدان دایکە کە نامەی بۆ من نووسیوە لە کوردستانە و کۆمەڵی ڤیدۆی زۆریشمان کۆ کردوتەوە کە بەڕاستی ئەم جانتایانە بۆ بەیەشێک لە ئەرکە قورس و ئازارەکانی مناڵ لە کوردستانە بە خۆشحاڵیەوە بە میوانناری دکتۆر کەریم قەرەچەتانی مامۆستای زانکۆ دکتۆر جان عەزیەتە کێشاو بە دڵنیایی هەش بەرنامەیەک جەنابە ئامادە بیت ئەنجامێکی باشێ بێت ئینشەڵڵا و مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلەیمانی مامۆستا زۆر عەزیەتە کێشا سەرباریەوەی کە ئەمڕۆ ئیش و کارە زۆر بوو بەڵام لوتف فەرموو بەشدار بوو لە بەرنامەکەمان زۆر سوپاس کێشا دکتۆر ئەم بەرنامەیە ئەیهێنا هەڵبەتە ئێمە بەس باسی جانتا ناکەین بە تەنها ئەم بەرنامەی هێنا ئێمە لەسەر ئەو دیاردانە و لەسەر ئەو بارگرانانە قسە بکەین کە دروست بۆ مناڵان و بۆ خوێنکاران لە کوردستانە خۆی کێشە لە جانتاکەیان نییە کێشەش لە کتێبەکانی ناو جانتاکەیە باش ینی باوە خەڵک تێ نەگا بڵێ جانتایەن پریتە لە کۆمەڵێک کتێب کە پرۆگرامی با بڵێن ئەو قۆناغانی خوێندنە خۆی کوالیتێکی باشی تا من هەندیشم بینیوە یان ئەمانە ناوەی تر کە زۆر وەزارەتی پەروەردە کۆمپانیایەک بە پارەیەکی زۆر و بە ڕەنگاو ڕەنگ و زۆر جۆ کوالیتی باش بەس لە ناوەڕۆکە کۆمەڵی کێشەی زمانەوانیەوە تایە و زۆر ملاحەزەی سەکراوە بەڵام خۆی ئەگەر بێت و ئەم شتە جوانە ئەم ڕەنگا و ڕەنگە بۆ قورسەم کتێبانە لەبەرەوەی مادەکەی کە لێ ئەو وەرەقەیە ملەوەنە و جۆرەکەی تەبعی وایە قورساڵی ئاسنە اینجا ئەگەر ئەمە بێت و لە ناو قوتابخانە خوێندنگاکانە مناڵ دۆڵابێکی هەبێت شتێکی هەبێت یادا بنێ نەیباتەوە بۆ ماڵەوە نابێ بە کێشە بەڵام وەختێگە بێ بە کێشە کە مناڵی ماڵی دوورە یا ئەو بە تەکسی نایە ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کەیتر مناڵێک ئێمە هەڵبەتە باسی بەگشتی باسەکەین ینی هەندێک قوتابخانەی ناحکومی هەیە لە کوردستانە ڕەنگە و گرفتانی چارەسەر کرده بێت بەڕاستی دۆڵابێکیانە بێت لە مەکتەبەکە لە دۆڵابەکە داگەین بەڵام ئێمە بەگشتی باسەکەین بەڵام ئەم بارگرانیە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئەو خوێنکارەی تر پتۆرێ لە پرۆسەی خوێندن ببێتە ئاستەنجێک لە بەردەمیەوەی کە حەزی لە مەکتەب نەمێنێ حەزی لە پرۆسەکە بڕوان ناکەمەوە بێتە هۆی ئەوەی خوێندکار حەزی لە مەکتەب نەمێنێ قوتابی لێ ڕاکە بەڵام چۆنڵی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەربڕی پشتی و ماسوولکەکانی جمهورەکانی لەلایەنی جەستەیەوە هەیە هەڵبەتە دکتۆرێکی بەڕێزمان وەرگرتووە لە ناو بەرنامەکە وەریە بەڵێ ینی ئەو دکتۆرە بەڕێزە من نازانم چی وتووە بەڵام مهمەوەیە کە تۆ هەموو ڕۆژێ ئەم 8 کیلۆ 9 کیلۆیە لەو تەمەنە بچووکەیە بە پشتی هەڵیەکرێ زۆر جارێمە فێر نەکراین تەنانەت گەورەشین شەت هەڵگرین بۆیە ئەکیید لە داهاتووە ئازار بە بڕبڕی پشتێگەێنێ مەسا زۆربەمان فقراتمانەیە کە لەوانەیە لەو تەمەنە شاوەشمان هەڵنەگەێت بێ اینجا بۆیە زیان بە جەستەیی گەیەنێ وەکو دەرونی بڕوان ناکەم هیچ لایەنێکی دەرونی زیانی پێ بگەێت دەسەکانە خۆش بێ مامۆستا دڵشاد دووبارە بەخێربی جەنابەت پۆستێکی باڵاتەیە لە پەروەردە لە هەرێمی کوردستانە قسەکەم ئەوەیە بیرتان لەم کێشە وردانی خوێنکاران کردوتەوە زۆر سوپاس بۆ هەم مامۆستام هەم بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەستانی سەبارەت بە نسبەت کێشی جانتای قوتابیان و خوێنکارانەوە ئێمە بشینەوە سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی مناڵێک کە 6 ساڵە ئەچێتە قوتابخانە و خوێندنگە تەخمینیان تەحدیدی وەزنی بۆ کرۆ بە 21 کیلۆ و ئەم مناڵە بێ 3 کیلۆ و 15 گرام کێش هەڵگرێ واتە جانتاکەی لەگەڵ ئەو کتێبانی کە تایەتی و بۆ با بڵین دەبە ئاوەی کە تایەتیان لە فێکی خواردنی تایەتیان پسکیتێکە بکاتە ئەوەنە ئێمە لە 2007 کە کۆنگرە کرا پرۆگرامەکانی خوێندن گۆڕان و ئەو پرۆگرامانی کە ئێستا خوێنن پرۆگرامی زۆر باشن و هەم لە ڕووی زانستیەوانێ ڕاستە هەڵی وەکو مامۆستا فەرمووی هەڵی زمانەوانیمان هەیە بەس کوالیتەکەی باشە حەزەکەم ئەوە بۆ هەموو هاوڵاتیان و هەم جەنابیشت پرۆگرامەکە باشە بەڵام کتێبەکان قورسێکەش ئێمە وەختی خۆی کە ئەم کتێبانە تەبعکران بە 2 کتێب یان 3 کتێب ینی ئەرکی ماڵەوە جیاکرایوانی هی مامۆستا جیاکرای قوتابی خوێنکار
ئەمە خۆتەزانی لەم زروف و بارودۆخی تەکنەلۆژیایە زەجێکی نایەوە وەڵا ئەمە بەرگەکەی پارەی تێچێ وەڵا بۆ سێ کتێبێک نەبێ و وەڵام مناڵەکەم وا ناکا کە هەر سێ کتێبەکە هێنێ بۆ قوتابخان و خوێنگا لەبەرەوە ئەمە کرایەوە بە کتێب قورسەکەی کرد و ئێستا وەکو وەزارەتی پەروەردە حەزەکەم ئەوە بە جەنابەت بڵێم بە تەماین وەرزی یەکەم وەرزی دووەم جیا بکەینەوە بۆ واتاو مناڵی کە لە سەرەتای ساڵەوە بەڵێ کتێبی ئەوەی جیابێت و کتێبی هەمان پرۆگرامێ بەڵام ئەبێ ئێمە ئەوە بۆ هەموو چاپخانەکان بۆ جەنابتان بۆ ڕۆشنبیران ئەوە بزانن نێنگلەی لە حکومەتکەن کە بەرگەکەی وەڵام پاری تێچۆ و ئەگەر یەک کتێبێ پارەکەی کەمترە و ئەمانە بەڵام کۆمپانیای ئێستا هەیە هیچ چاپی زۆر باش و بە نرخێکی زۆر کەمەیکا بۆ ئەوی ئەو گرفتە نەیەڵین بەڵام واقعێکشت پێ بڵێم خۆتەزانی ئێمە بازاری ئازادمان هەیە جانتای ئاسایی سوکترە بە سەراحەت لەوانەیە نیو کیلۆ نەبێ 500 گرام نەبێ بەڵام ئەو جانتایی لای جەنابەت لەوانەیە کیلۆیەک بێ بەتاڵی کەواتە تەسیراتی کوالیتی جانتاکەش هۆکارە دوو لەوانەیە ئەو دایک و باوکە لە جیاتی پەرداخی ئاوی باتێ با بڵێ نیو لیتر ئاوی بۆ کاتە مناڵەکەی و کامە لە زیاتر لە حکومەکان چکە ناحکومەکان خۆیان هەیە دەستخۆش بنەمێ ئەم مناڵە بەڕێزانە چۆنن ئەبێ مامۆسا هاتمە لای ئەمان چۆنن باشە با قسەتان کێوێ قسەم بۆ بکە وەرە تۆ وەرە بۆ کامێراکان چ کامێرایەک باشە بۆ کامێرایە با قسە بکەین تۆ جانتاکە و قورسە یا سووکە کە هەڵیەگری دڵخۆشی پێی یان بێتاقەت دەکا دڵخۆشی پێی بەڵام قورسیشە باشە حەزەکەی جانتاکە و سووکتر بێ لەوەی کە ئێستا هەیە باشە ئەی کێشەی تر چیت هەیە وەکو خوێنکارێک وەکو کەی بۆ مەکتەب یعنی کێشەی تر چیت هەیە کێشە نییە ئەی ئافرین باشە چی ترێ قسە بکەوەرە تۆرە چۆنی ناوچێتەوە ڕاوێش جانتاکەی تۆ قورسە یا سووکە سووکە باشە هەر لەیەک کلاسیشن لەگەڵ ئەو کچە بەس بۆ تۆ ڕەنگە سووک بێت جانتاکەەوە نییە باشە بەساقە مامۆسا تۆ توانین قسەم بۆ بکەیت باشە ئەو گرفتەی کە ئێمە باسیەکەین مەسەرەن قورس و سووکی جانتا و هەندێک بارگرانی تر ئێستا بۆ ئەو کامێرای قساکەین ئازێر نەبێ ینی پێ دوایە ئەو قورسی جانتایە هەندێک کات هەڵبەتە باسی مەکتەبەکەی جەنابتان ناکەین ینی بەگشتی ئێمە باسەکەین قورسی ئەو جانتایە ببێتە سەبەبی ئەوەی کە خوێنکارێک بێتاقەت بێ لەوەی کە بۆ مەکتەبیا چوزانم ینی کێشەیەکی تەندروستی بۆ دروست بوو بێ بەڵێ بە دڵنیایەوە ئەوە کێشەیەکە بۆ زۆربەی خوێندنگاکان کە بەهۆی زۆری وانەکانیانەوە لەوانەیە بەهۆی ئەو زۆریەوە ناچار بن قوتابیەکان کە زیاد لە توانای خۆیان کێشی جانتاکانیان قورستە بێ لەوەی کە ئەتوانن هەڵیگرن ینی جەنا بەدۆک و مامۆستایەک بەنی چۆنەڵی دڵنیای ئەیتەوە بۆی کە ئێمە ئەمە دیاردەیەوەمە کێشەیە دیاردەیە بەڵێ بە دڵنیایەوە کێشەیە و پێویستە کە چارەسەرێک بۆ ئەم درۆزرێتەوە لە ڕێگای دانانی هەنێ پرۆگرام و بەرنامەی پێویست کە قوتابیەکان کە پێویستکە بەپی ئەو پرۆگرامانە بتوانن کتێبەکانە بن یان ڕێگایەکی تر هەیە لە هەر کلاسێکە و شێڵفی تایبەت بە خۆیان هەبێت و شێڵفەکان ئەو کتێبانی کە پێویست ناکە هەموو ڕۆژێ لەگەڵ خۆیان ببنە ماڵەوە بیهێنەوە ئەتوانن لە شێڵفەکانیانە و هەر کەسە ناوی تایبەتی خۆی هەبێت زۆر باشە بێت دەستەکانە خۆش زۆر سپاس ببورە لە ئەومان کردی با بینەری پاکێجێکی گشتی بین کە لەسەرم دیاردەیە و کۆمەڵێ دیاردەی تر دروستمان کردووە با بینەری و پاکێجە بین و ئەگەڕینەوە فەرمووی کۆلی چەنی؟ پێنجم. جانتاکەت لە شانتە قورسیان ئەرێ وەڵا زۆر قورسە. هەموو ڕۆژێوەن دێت پێ؟ ئەرێ وەڵا. ئەتوانم سەیری بکەم بزانم چەند کتێبت پێ؟ بۆ یەک ڕۆژەوەن؟ ئەرێ وەڵا ئەوەندە بۆ یەک ڕۆژە. حەزەکەی جانتاکەت سووک بیان ئەوای بین؟ وای سووک بێ باشترە لەبەر شانت زۆر دێشی. جانتاکەت قورسە؟ ئەوەی شانت؟ ئەرێ زۆر قورسە؟ شانت دێشەکە دەچیەوە؟ زۆر؟ زۆر. ئەتوانم سەیری کەم بزانم چەند کتێبت پێیە؟
دە بۆ پۆلیسێوانە کافتریا لە فینیەوە لێرەی فرۆشیان هەیەی زەرر لە تۆ ناکەن کافتریاکە ئیشێوش لە فێ فۆشی فۆشی ئەو بەس حانم باشە لە کات جەڕسمان تەڵبە دێت دەرەوە بۆ ئێرە لە فۆ هیچ لەو کاتی داوامی تاوت لەسەر دەرکەوە وەردەگریت دەبینم جاتای مناڵەکە تۆ هەڵێگری بۆ پۆلی دووە بەڵام جەنتاکە بۆ ئەو مناڵە زۆر قورسە حتمما ناتوانێت هەڵیگرێ ڕێگاکەشم تۆزێک دوورە بەزبور من خۆم بۆی هەڵی پۆلی چەنی یەک جانتاکەت قورسە زۆر یەقت قورس شانە دێشێ یەقت دێش دەستان خۆش دکتۆر وەکو بینیت ینی هەڵبەتە دوو پرسیارم هەیە لە دوای پاکەجەکە پرسیارێکیان بۆ تۆیە وەکۆی کە لە وێنەکانە بینیمان سیرەکەی مەسەرەن خوێنکار بەدەمی خۆی لێ پشتمێشێ چوزانم هەندێک قوتابخانە هەتا ئێستا حانوتەکانیان نەکراوەتەوە لەسەر دیوارەکەەوە لە فەئیریانی ئەڵی سجنیانی فۆرمێکمان ینی هەندێک شوێنمان بینی وەکو سجن لە هەموو شارەکانی کوردستانە هەڵبەتە ینی ئەمە ئەم سەرەتا خراپە بۆ ینی بۆ خوێنکاران کاریگەری ئەبێت لەسەر کۆی ساڵەکەیان بەخۆ بێگومان تۆ کە باسی لایانی دەرونیەکەی یەکێک لەوە حەز و ئارەزووی ئەم خوێندکارەیە بۆ قوتابخانەکەی بەداخەوانێ لەوانێ مامۆستا دڵسادی لەسەر لەگەڵ ما کۆک بێ لەوەیە کە کاتی خۆی زۆربەی قوتابخانە کۆنەکان دروست کرا وەڵی بۆ سجن دروستکرا و دیواری بەرز مەسەلەن ساحەی کام سەوزایی کام ینی ئەو موواسەفاتانەی تیان نییە کە پەروەردەی نوێ داوایە کات لە هەمان کاتیشا ئێمە بچی ئازانی ینی مناڵەکە کاک دەروون خۆشی قسە نەکات ئەو ڕاپۆتەشتان نەکردایە هەر خۆمان بە چیە ئەزانین بە مناڵەکانی خۆمانە کاڵن بەیانی جومعەیە یا پشووە لە خۆشی هەڵەپەڕن خواخوایەتی زوو جەڕز لێ باوەڵێ بەربووین سجن بەرەبێ لە بەربووین بەرەڵا بووین یەکی وەکو گرتبێتێ بە زۆر هەموو ئەم وشانە دەلالت لەواکە کە ئێمە نەمانتوانیوە ژینگەیەکی دروست لە ناو قوتابخانە و خوێندنگاکان دابین بکەین تا مناڵەکانمان حەزی لێ بکە ئەوەندەی مناڵ حەز لە کافتریا و شوێنە گشتیەکان نەکات و ئەتاری و ئایپات و ئەم شتانەی لێیە کە بۆ لایەنی دەرونی و پەروەردەی باش نییە ئەوەندە حەز لە قوتابخانە خوێندنگاکەی ناکە مەناعەتی لێ بەدوای لە بەدەم ئەیپاتەکە لەوان 4 ساعت 5 ساعتەکە دایک و باو بە زۆر لێ نەسەنگە زیاتریش بەردەوامێ بۆ لەبەرەوەی لە ناو ئایپاتەیە کۆمەڵێ وێنە و مۆسیقا و چوزانم ئەنواع شتی تایە لەگەڵ حەز و ئارەزووی مناڵە و کۆمپانیانە ویان دروست کردووە کە ئەم مناڵە لیدا نەبڕێ بەردەوام لەگەڵ یابێت ئەی باشە گەر ئێمە بمانتوانیا قوتابخانە خوێندنگاکانمان تۆزێ شیرینکەی من دڵنیام مناڵ لە جیاتی لە ئایپادێکی تووشی ئەوەنە لەو جیهانە گەوری قوتابخانە خوێندنگاکە هەڵبەز و دابەزیەکرد جا سەر ڕای ئەوە زۆر لە قوتابخانە خوێندنگاکان بەداخەوە تا ئێستا ساحەیان تیان نییە گۆڕەپانی یاریکردن وەکو پێویست مەرسەمیان تیانێ شوێنی مۆسیقایان تیانە ینی زۆر جار ئەم دەرسانە کە زۆر گرنگن بۆ دەرونی مناڵ بە تایبەتی قۆناغی بنەڕەتی یان ئێمە زۆر جارەزانی مناڵ پڕە بێ پەروەردەیەکی نادروستمانی لە ناو خێزانە تونند و تیژێکی زۆر هەیە ژینگەکەمانی کوشت و بڕینە بۆیە ناو دڵ و دەرونی ئەم مناڵانە پڕە لە شت لە پرسیار پڕە لە گرفت ئەگەر ئێمە وانەی بڵین دەرسی ڕسم قیمەتی خۆیمان باە نەمان کردا بە بیرکاری بە شتێکی تر بڕواو هەبێ ئەم مناڵە پاکە بۆ زۆربەی ئەو شتانی لە ناو دڵ و دەرونیای خستە سەر وەرەقەیەک و لە ڕێگەی وێنەکەەوە گزارشتی لێ کرد و ئێمە ژەمانتوانی باری دەرونیەکەی دیاریکەن جاوای وەرزشی بە تاوکەم وەرزشەکەس بە هەمان شێوە بڕواو هەبێ بڕۆ قوتابخانە خوێندنگانەی ساحەی وەرزشی تیانە کە لە دەرگاکەیە نەدەرەوە پاڵ بە یەکتریەوە شەق لە یەکتری هەڵێن پڕن پڕ لەوانەکەیە موانەیەکی وشک وەکو پێویستی وەسایلی تعلیمی نیە مختبەر نییە
پڕە بێتە دەرەوەگە تۆپی هەبووە شەقێکی ئەڵای شتێک هەبووە ملاکەمە ئەوە نییە شەق لە یەکتری هەڵێن بۆیە ئەم تاقە زیایی مناڵ لە جیاتی بە دەواازەیەکی دروستمان لە ناو ژینگەی قوتابخانە خوێندنگا بۆ بکردایوانە یەگومان بەو شوێ دەریان نابڕی اینجا ئەوە لە فەو خواردن و حان و تو نەبوونیەوانە ئەوە لایانی تەندروستیەکەش و بە ڕێزەی کاڵی مامۆسا دڵشاد ئەم کێشانەی کە دکتۆر باسی کرد یعنی ئێوەکو پەروەەردە ڕەچاویەکان ینی ڕۆژەکە بووە بەڕێزیان یان نمونونەکانی وەکو دکتۆر کەریم بێنن ڕاوێژی پێ بکەن بێنن ینی تحقیقی ئەو ینی ئەو گرفتانە بکەن کە خوێنکارێتی ینی تا ئێساش دەردی مامۆساوتی مناڵ کە لە مەکتەب دیێتە دەرەوە ئاڵێ بەربووین ینی چوزانم ینی ئێساش شارەلاقەکە یێنێتەوە بۆ ماڵەوە کەواتە ئەم مناڵە لە مەکتەب بەتاڵ نابێتەوە بەدەر لەو ئاستەنگانی کە باسمان کرد تا ئێستا شتیواتان کردووە خۆی کاک دکتۆر ئێستاش لە لیژنەیەکە لە هەمواری یاسایی وەزارتی پەروەردەوانە هەمواری یاسایی چوارەمی و پێشتریش لە ئەنجومەنێکی ڕاوێژکاریە بۆم جەنابی کۆمەڵێک خەڵکی پەروەردەکاری تیابەوە و گوێشیان لێگیرێ ئێمە ویژدارن قسە بکەین تەسمیمی قوتابخانە خوێندکارمان گۆڕابوو و هەمووی قاعی تیابوو و هۆڵی کۆڕ و کۆبنەوەی تیابوو و مەرسەمیشی تیابوو زۆربەشی بڕۆ لە یەک بۆ شەشەکانیش تاقیگەی تیابوو لە تەسمیمە تازەکەیە بەڵام لە 2014 و قەیرانی داریاوە زەربەیەکی زۆری لە پرۆسی پەروەردەیە و مەرسەمەکەمان کرد بە پۆل چکە ئێمە گرنگ بوو هیچ نەبێ قوتابی خوێنکار شتێ بزانێ فێر بێ نەک لەوەی با بڵین ڕسمەکە حەزێکە ئارەزوویەکە یان بیبێنە ساحەکە بکەین بیبێنە با بڵین هەوای دەرەوەی قوتابخانەکە ڕسمەکە بکە و وەرزشیەکەش دەتوانم بڵێم ئەوەی هەمان بۆ هەمووی هەڵوەشە ئەی ساحی تارتان نەما و ئەمانە قەرەباڵغی قوتابخانەکان یەک دەوامی بوو بە دوو دەوامی بوو بە سێ دەوامی ئەمانەمان زیای کرد ینی ئەمانە تاسیرێکی زۆر سلبی کرد ئەگەر بەهاتایە بە نەمەتی با بڵێن 2013 بۆ ئێستاش بەهاتایە قەنەعەتم وا بەستا زۆربەی قوتابخانەکانمان یەک دەوام بوون و زۆرترین کات قوتابی خوێنکار لە ناو پۆلە ئەبوو یان لە ناو حرەمی قوتابخانەیە بوو و زۆرترین چالاکیە بوو و یەکێکیش لە هۆکارەکانی ناحکومیەکان کە تۆزێ سەرکەوتوترە و خەڵک بۆی ڕاکە ئەمەیە یعنی چالاکی دەرەوەی پۆلیان زۆرە واتە تاقی یان وزەی ئەو مناڵانە زۆرترینی با بڵین بەتاڵ بۆ تۆ کاچێتە ماڵەوانێ هەندێک چالاکی ماڵەوە هەیە کە مامۆستاکانی داتی تر باقیاتی ئەخەوێ ینی بە سەعادە شتێکا بەڵام ئێمە نەمانتوانیوە بۆ پۆلمان قەرەباڵغا ینی جەنابەت پۆستێکی باڵات هەیە هەڵبەتە لەسەر و جەنابیشتەوە وەزیر هەیە و بەڕێوەبەرە گشتەکانی تر هەیە پێ دوایە لایانی پەیوەندیدار لە وڵاتە ئەم بابەتی بۆ گرنگە چکە قسەیەکی زۆر هەیە دکتۆریانی کەشێک دروست بووە کە خەڵک پێی وایە ئەمە حکوومەت ئیش لە خراپکردنی قوتابخانە حکوومیەکانەکە لە بەرەوەی کە بازار گەرمی زیاتر بۆ قوتابخانە ناحکوومیەکان دروستکەن ئەمە تا چەند ئەسلی هەیە وەڵام من کاک دەروون ئەگەر بزانێمە لە شاری سلێمانی 68 باخچە و قوتابخانە و پەیمانگامان هەیە زۆر نییە لە چاو 1946 قوتابخانەی ناحکومی و ئەوانە هەمووی تهدید کراوە چەند مناڵ وەرەگرێەوە وە سیعرەکەی تهدید کراوە تا جلوبەرگی و هەم مەساحی بیناکەی تەسمیمی بیناکە یان ژینگەی قوتابخانەکە ئێمە هەمووی لیجان با بڵین کەشفێکە من قەنەعەتم وانە ئەوە وابێ بەعکسەوە بعد ئەم چەند ساڵت پێ بڵێم ئێستا ساڵی پار لە ئەوائیل و لە باشترین نمرەکانی کە هاتووە لە 1993 لە قوتابخانە حکوومیەکان بووە لە ناحکومیەکان نەبووە ئەتوانم بڵێم ئێستا بەداخەوە خەلەلی حکوومەتە زۆربەی دایک و باوک بۆتە مۆزەف ئەو ئەوێ مناڵەکەی درێژخایان بێداوامەکەی هەتا لە دائیرا گەڕێتوانێت نەگەڕێتەوە بە ماڵەوانێ ئێمە ئەم خەلەلەمان هەیە و ناحکومی بۆ ئەمە بووە ئەگەنا تەسەوەر کە ینی 470 قوتابخانە خوێندکار لای ئێمەیە هەمووی 6,000 قوتابی خوێندکار لە ناحکومیەکانە بەڵام 180,000 مۆزەفمان هەیە بەس لە پارێزگای سلێمانیە ئێمە ئەگەر بین بیکەین بە درێژخایان دڵنیاتەکەم ناحکومیەکان وردە بەرەو کەمبوونەوە ڕۆن و دووش لەو یاسایی کە هەم بەڕێز کاک دکتۆریش ئەندامی ڕاوێژکارەتیا ئێمە وەکو بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی هەوڵمان ناو دایک و باوکەی کە دێت لەم ناحکومیە 2 ملیۆنەیە یان جاری وایە 4,000 دلارەیە تەسەوەر کە 100,000 مناڵی بیدا بە ئیدارەی مەکتەبەکەی بۆ ساڵانەکەی کوالیتیمان لەمان باشترە بێ لەبەروی مامۆسای زۆر باشمانێ و ژینگەکەشی باشەکەین و ئەمە بێتە جۆرێکی حکومت و دایک و باوکیش ئەتوانم بڵێم ڕائەکێشین ئەیکین بەڕقی بەسەر پرۆسی پەروەردە بەرو چاک بوون دەستخۆش دکتۆر
با لە خۆت پرسم گوێتان لێ گیرێ پێ دوا بێ من جەنابەت ینی قسەی زۆرەکرێ لەسەر مەسەلەن قسەکان زۆر بە هەندوەرە گیرێ هەم لە ڕووی میدیاییەوە و هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ینی پێم وانە کەسێکە بێ بڵێ وڵات دکتۆر کەریم و نمونونەکانی وەکو جەنابیشە وڵا ئەم قسەیان خەڵەتەیە ئەم بیرکردمان وانە ینی هەمومان قسەکانێ بە هەندوەرەگرین هەمومان پێشنیارەکانێ بە هەندوەرەگرین بەڵام تا چەند حکوومەت کەیتر کە ئەبێ لە هەمومان گرنگترە گوێت لێ بگرێ تا چەند هەستەکەی حکوومەت گوێت لێگرێ واللهی زۆر بە دەگمەنەگە گوێگیرا بێ من زۆر نمونە ینی من دەیان پرۆژە و پێشنیازمان کردو بۆ حکوومەت بۆ وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا لەبەروی من زیاتر لەو دووبوارەیە شارەزایم هەیە گویان لێ گرتوین بەڵام هیچ جێبەجێ ناکەن ینی مشکلەکە ئەمەیە جێ لێگرێ مامۆستا دڵشاد باسی کرد من لە کابینەی پێشوو بڕوا و هەبێ ئەو لە بەرنامەی تریشە لەم کەناڵی ئێوانێ باسی ئەوم کرد 4 جار وا 5 جار لەسەر حسابی خۆم لە سلێمانیەوە چوون بۆ وەزارەتی پەروەردە کە من بڕوا ناکەم یەک مۆزەف یەک مدیرعامی وەزارەتی پەروەردە بچێ بۆ شوێنێک بۆ شارێکی تر بەبێ ئیفاد من نەزانام کوی سلێمانی ئیفادی کرد دەمنە وەزارەتی پەروەردەش پارەی تەکسەکەشیان نامەوانەیە سیارە بەنزینەکە لەسەر حسابی خۆم چوون بەس بە واجبی خۆم زانیوە 5 جار ئەوە ئەتوانین لە وەزارەتی پەروەردە پرسیارکەین بڕوا و هەبێ لەسەر چی بوو لوژنەیەک بوو بۆ پێداچوونەوە بەم سیستمی تاقیکردنەوە بە تایبەتی ئەمەی وەزاری کە هەمووی بووە بە هەڵبژاردن ئێمە سێ پرۆفیسۆر لە زانکۆکانی سەلاحەدین و هەولێر سەلاحەدین لەگەڵ دووهۆک لە سلێمانی من لە سلێمانی دوو برادەرتر لەوێ لەگەڵ جەنابی وەزیرا دوتوە پشتیوان لەگەڵ مدیر عامەکانە هەمووی گەشتینە و قەناعەتە کە نابێ هەموو پرسیارەکان لە 100% هەڵبژاردن بێ و بۆشمان ڕوونکردنەوە لەبەرچی لەبەرەوەی کۆمەڵی توانای عقلی هەیە بە پرسیاری و تاریک مەقالی قیاسەکرێ پێوان ناکرێ ئەمانە تەلەبێ 12 ساڵ بە چک مەسیری بخەیتە سەر 50 من لە ڕۆزەی شێهلیمانی بڕاو بێیان بە مناڵەکان پێرادەوە وتم وەرە دەست بخە لەسەر یەکێ لەمانە بڕاو بێ مناڵی وابوو 60 هێنا هەر لە خۆی دەستی لەسەر شتێک هەڵبژاردن دەبێت خۆی نەوەریش نازانێت نووسینیشی نییە بڕوا و هەبێ دوای ئەم 5 جارە کۆبوونەوەی گەشتینە ئەوە لە پێرارە و 2 ساڵ پێش ئێستا ئەبوایە لە ساعت 40 هیچ دەبێت 50 بێتەوە بە وتاری دەهتا ئەم لەحزەیەش هەر لەسەر وەرەقەم مایەوە جاکەوەتەی تر ماندووبوونی ئێمە چ سوودێکیە کاچی یعنی لەبەرەوە زۆر پێ بۆ نمونە بۆم دیاردانش بە هەمان دیاردانە سەدان شتیوە قوربان ئێستا بۆ نمونە سەدان کێشە هەیە لە قوتابخانە خوێندنگاکانە مامۆستا جەنابی زانم باسی وەرزم کرد و هونەرم کرد و کۆمەڵیشتم باز نەکراوە حتا ئاخر جا پێم ئاوتن لە پارێزگای سلێمانی کاک بەرۆز بەەوە کاتە لە لوژنەیەکە من خۆبەخژەمە 7 ساڵە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت بڕوا کتابم کردووە چوون بۆ پەروەردە یاومەتە دەست مدیر عامێ ئەڵەم باوکە گیان جەنابتان مناڵەکەی من فێری جوغرافی ئەفریقا و جنوبی ئەمریکاکەی وەرە جوغرافیای لەشی فێرکە جارێ یعنی هەتا ماڵ پێی بێ بە مزگەوت حرامە ڕێ جوغرافی لەشی چێڵم مناڵ کوڕگاچێتە قۆناغ هێرزەکاری و گۆڕمەڵی گۆڕانکاری فسیۆلۆژی و جنسی و هەتا دوای لە کجەچێتە قۆناغ هێرزەکاری و دیاردەیەکی پڵەن سوڕی مانگانە ئێستاش ئافرەتێ 6 مناڵی هەیە کاگاتە سوڕی مانگان تووشی ژانەسە دەبێ و لێ بۆ بەگرەی دەروی چونکە کە مناڵ بووە کەس پێی نەوتووە جسمێ وایە پاش ماوەیەکی تۆ گەشەکەی هێلکەدانەکانی هێلکە بەرهەمێنێ لەبەرەوەی شود نەکرێ و فڕێرێتە دەرەوە ئەم دیاردەیەکی فسیۆلۆژیە پێڵەن سوڕی مانگانە دەبڕوا و هەبێت جوابەکەی چی بێ یاوێن تۆ بۆ پارێزگای سلێمانی کتابەکە ماوە بەڕێز مدیر عامەکە نووسێتی ئێمە خۆمان بەرنامەمان هەیە دایەنێن ئەوە 6 ساڵە کامە بەرنامەکەیانە یعنی شت زۆر پێش نیاز دەکەین ئەگاتە ئەوێ بەڵامی تر کاگاتە دەسەوەی قەراری بێ خاتە تەنەکەی خۆڵەکەەوە دەسەکانی خۆش من هەڵبەتامێ زۆر سپاسی و بەڕێزانە بکەم کە زۆر لە پشتی بەرنامەی دەروون و دیاردەوەن کە هەر هاوڵاتی ئاسایی ئەم وڵاتەن ینی بەناردنی ڤیددیۆ بەناردنی بیرۆکە بۆ بەرنمەکەیانی ئەو ڤیددیویانی کە بینیتان بەشێکی زۆری ڤیددیۆی هاوڵاتیان بوو کە لە ڕی سۆشیال میدیاوە بۆی من نرد من زۆر سپاسی هاوڕێ بەڕێزم کاگازا دەکەم کە هەندێک لەو ڤیددیویانە بەڕێزیان بۆی نردبووم کە هەر لەبەر دوکانەکەی خۆیەوە کە نزیکە لە قوتابخانەیەکەوە ئەو وێنانی بۆ گواستمەوە منەمەوێت دکتۆر هەندرێن وەرگرم پسپۆری مێشک و دەمار و بربڕی پشت دکتۆر جانسلااو لێبێ عزیێتی کێشا کە لە کاتێگرین منەمە ئەوەت پێ بڵێمە و دیاردەی کە ئێمە باسیەکەین قورسی ئەم جانتایانە بۆ خوێندکاران ئایا کاریگەری خراپی لەسەر تەندروستی ئەو مناڵانە بێت و ئەکە ئابێت چۆنیە فەرمو بەتەکید ئەو مناڵانی کە لە تەمەنی ئیتر بڵین سەرەتاییەوە لە 6 ساڵیەوە تاوەکو کۆتایی بڵین ئامادەیش بەتایبەت قۆناغەکانی ناوەندی ئەوانەی کە جانتاکەن بەشانیانە بۆ قورسایەکی زیاد لە وەزنی خۆیان لە سا 10 بۆ لە سا 20 وەزنی خۆیان هەڵەگرن
ئیتر تەراوە حیانی دەبێنی دە بۆ 20 هەیە مناڵ هەیە بەدە لە سادەی وەزنەکەی ناڕەحەت دەبێت هەیە لە سا 20 ئەگەر هەمووی وەرگری تێگراکە لە سا 15 ئەمە دیارە تەسیراتی هەیە بۆ سەر بربڕەکانی پشت بە تایبەتی بربڕەکانی سێبەنگە کە 5 بربڕی خوارەوەکات دیارە ئەمەش بەحسێکیان بڵین لێکۆڵینەوەی کراوە لە دەرەوەی وڵات لێکۆڵینەوەیەک لەسەر چەند مناڵێک کراوە بە گرتنی تیشکی MRI یان مغناطیسی بۆیان بۆ ئەو دیسکانەی بینی بربڕەکان کە سەیریان کردووە پێشەوەی ئەو بارە قورسەی کتێبەکانی هەڵگیرێ دوای ئەو دوای چەند ماوەیەک دوای چەند ساڵێک سەیریان کردووە تێگڕای بەرزی دیسکەکانیان بڵین ئەستوری دیسکەکان کەم بۆتەوە واتە وەزنەکان دەوری هەیە بۆ وشک بوونەوە و دابەزینی دیسکەکان و وشک بوونەوەیان و لە لایەکی تریشەوە بە دیوێکی ترا بە کوڕبوونەوەی بربڕەکان بۆ پێشەوە کە پێوترێ کایفۆسە زیان کوڕبوونەوە بە لایەکە کە پێوترێ سکۆلیۆسس بە تایبەت بە ئەو مناڵانی کە لایەکی شانیان ئەکەن جانتاکەکەنە لایەکیان بە لایەکی ترا کوڕە بێت ئەوە دەوری هەیە بۆ خواردبوونەوەی بربڕەکان ئێمە وا باشە و وەکو زانست وا باشترە کە بتوانن ئەو مناڵانە لە ساعت بۆ خواردنی وەزنی خۆیان بتوانن بەکاربێنن یان هەڵبگرن ئەگەر بکرێ جانتاکان بە شێوەیەکی باش لە هەردوو لاوەی شانی سابت بکرێ بە قەدیەک بە هیچ لایەکە کوڕ نەبێت. دەست خۆش دکتۆر جان دەست خۆش دکتۆر جان زۆر سپاس هیوادارم ئەم قسانەی جەناب بیست و ئەو قسانەی دکتۆر و مامۆساش بگاتە لایانی پەیوەندیدار چکە هەمیشە قسەی ڕەنگاوڕەنگ و گەورە ئەکەین بۆی کە ئەم مناڵانە ئایندەمانە بەڵام ئایندەی ئەم وڵاتانە ینی ئایندەی ئەم مناڵانە نەگەوەی کە ئەوەی کە بینین خەمی ئایندەیان نییە بەڵام ئەوەی کە بینین خەمی ئێستاشیمان نییە بەڕاستی ئەگەر خەمی ئێستامان بێ ئەوە حاڵ و ژیانیان نابێت. دکتۆر چۆن بەرەو چارەسەر بچین ینی چۆن بگەینە ئەوەی کە چارەسەرێک ئیتر بەرەو چارەسەر بەلانی پەیوەندیدار بە حکوومەت بڵین کاکە ئیتر چارەسەری کە چکە ئەم قسە باق و بریخانەی ئیکەین لەبارەی ئایندەی ئەم مناڵانەوە کە ئایندەی ئەم وڵاتەن هیچی وان نییە. وڵا خۆی چارەسەر تۆ بێ یەکەم شت باسی بنیادی پرۆسەی پەروەردە و فێرکردنکەی لە کوردستانە. باشە جەناب دەزانی کۆمەڵێک کۆڵەکە و بنەما و پرانسیپ و ڕێنمایی و یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە پرۆگرام باسکەین ئێستا کەم و کورتێکی زۆر لە پرۆگرامە هەیە ئەبێ ئەم پرۆگرامە دەستکاری کرێن. جەناب دەزانین لە هەموو وڵاتانی دنیا هەر 5 ساڵ جارێک هەندێک جار ساڵ بە ساڵ هەندێک جار 5 ساڵ بە جارێک یەن مراجعەیەکەنەوە. ئێستا کۆمەڵی بابەت کاک دەروون پێویستە زیاد کرێ بۆ پرۆگرامەکان چونکە سەردەمەکە دروستی کردووە. یەکێ لەوە ئەم تەکنەلۆجیایە ئەم فەیسبووکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیان هەیە ئەمە گەورەترین کێشەی ئێستا زانکۆشە نە قوتابخانە خوێندنگاکان باقی ساوایان. مناڵ هەتا نیوەشە و خەریکی ئەم فەیسبووکەیە ئەم یاری پەبجیە نازام ئەمانەیە ئێمە هەتاوەکو ئێستا بەرنامەی پرۆگرامێکماندا نەنا بۆ ئەم مناڵانە لە مەکتەب لە باخچەی ساوایان لە قوتابخانە بیخوێنێ بڵێ ئەگەر بەکاریشێنی بەم شێوە بەکاری بێنە بە شێوەیەکی دروست بەکاری بێنە بۆ ئەوەی بە قازانجی خۆت تەواو بێ. ئێمە ئەمەمانی ئەمە مەفروزە لە بەرنمەیەکە لە بوارێکە جێ بکرێتەوانێ. هەروەها کۆمەڵی کێشەی ترمان ئەبێ بخوێندرێت ئەبێ بخوێن ئێستا هەندێک بابەتمانی خوێندرێ زیادە پێویستی بەم سەردەمە نەماوە. وڵی لە زانکۆی لا ئێمە هەندێک بەشێ لە 160 بابەتەکانی لاویش لە مەسەلەکە ناگۆڕێ هەمان کوالیتی خریجەکە ئەمە بنەرەتەکانی شەگرێتەوە هەموو یەکرێتەوانێ تەنەن لە باخچەی ساوانیشەوە. یعنی تەسەوور کە من سەرپەرشتیاری پەروەردەی پێش بەرنامەکە مامۆستا دڵشادم باس کرد. یە بۆ باخچەیەکی ساوایان ئەڵێ باسی نیوەی هاوینە و زستانەیان بۆ بکە. ئێمە مامۆستا 20 ساڵ پێش دەسە ڕاستە لەوانەیە بوو تا کاڵک و شووتی لە هاوی ناهەیە. بەڵام ئێستا تۆ بڵێ کاڵک و شووتی لە هاوی نایە گاڵتە بڵێ مامۆستان بەیانی خواردن بەفری دەبارێ. شێ لە هەندێک شوێن هاوین لە زستانە و ئێستا بیوتی پلاستیکی هەیە و بیوتی زجاجی هەیە و ئێستا لەو پەڕی دنیا بە تیارە بۆ تێنێ ئەمە هەتا ئێستا ماوە ئەمە مناڵ فێ دەکەن. یەکەواتە زۆر بەرنامە و پرۆگراممان هەیە ئەبێ بگۆڕێت. اینجا هەندێکەیە دقی پێوە گوتۆ نایزانیان من خەڵکە ناسم مامۆستای لە زانکۆ مەلزەمەیەکی پێ واللهی مەلزەمەکەی لێبسەنگە ناتوانێت بچێتە ناو محاضەرەوە هەر ئەوەی دەست کردووە کەواتە ئەبێ ئێمە ڕاجعەی یەکەم لە پرۆگرامەکانمان بکەین وەکو بابەت دوتم زۆر بابەت هەیە پێویست ئەم سەردەمە دابنێ ئەزانی ئێستا لە هەموو وڵاتانی دنیا مامۆستا دڵشاد ئاگادارە شتێکە خوێندێ پێڵم بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئێمە نیمانە
ئێمە هەر ئەوەیە کەیبینین و کۆپیەکەین و وەکو تووتێ ئڵێنەوە ئەبێ ئێستا بابەتێدا بنرێ گەشە پێکردنی فکر بیرکردنەوە چونکە تۆ ناتوانانی هەموو مشکلێ بەوە تەلەبە حەلکەیت و پێی بڵێ ئەبێ فێری ڕێگای زانستی بکەیت بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەمە بەرنامەی و ئەبێ دابنرێ ئەبێ هیچ دەبێت لە پێنجی سەرەتاییەوە دابن پێنجی بنەڕەتیوانێت ئەبێ بیرکردنەوەی داهێنەرانە هەزاران مناڵی داهێنەرمانەیە ئەمە مەترسیدار نییە کە تا ئێستا بیل لەم شتانە نەکردەوە بەڕاستی سەرنجە ڕاکێشان ینی بۆی کە هەندێک بابەت هەیە کە تۆڵی لە سا 60 لا بریز لە مەسەلەکەی کە باست کردیانی باسی میوەی هاوی نەوزستانە ێسا کو هەر میوەی هاوی نەوزستانە هەر سەدان شتی و ئەوە نمونەی بەسیتە بۆی بینەر لێمان تێبگا براکە سەدان شتی وامان هەیە لە بەناو پرۆگرامە زیادە بەڵام شتی تر هاتووەتە ناوانێک ئێستا هیچمان نییە. ئێستا لە هەموو دنیا بەرنامێکی دیبۆنە هەیە زانایشی گەورەیە لە زۆربەی تقریبەن وامزان لە 120 دەوڵەت ئەخوێندرێ منهەجە کە دا ئەندێت چۆن مناڵدانی هەموو شتێ ڕیکلامی لە تەلەڤیزۆن بڵاوە بێتەوە شتێک گەبێ سەر بڕوان نەکەو خۆی هەڵخەڵتێنە ئەبێ ڕخنەی لێ بگرێ بە عەقڵ بەکاربێنێ مێشکی بەکاربێنێ تۆ تەسەورەکەی من مامۆسای زانکۆ برادەرمە کۆبوونەوەمان هەبوو بڕین بۆ کۆبوونەوەیشی ئاوە لەگەڵ تو تاسووەکەی نەهاتووە ئەڵە مامۆسا بۆ نەهاتی موعیددا وەڵا خێزانەکەم نانیە کرد هەویە لە دەستی پەڕی وتی مەڕۆ میوانمانە کاکەمە بیرکردنەوەی خوڕافیە 100 ساڵ پێش ئێستاش مامۆستاگە چکەوە پەروەردە بووە وا تەسەورەکە ئەمە بیتەوە بیرکردنەوەیکی کە لە کاتێکە هیچ عیلاقەیە لە بینی با بڵێن میوان و هەویر پەڕاندنان نییە یا چۆلەکە بجری بێنە زۆر خەڵکمانی ئەم بیرکردنەوەی هێکا ئەو بۆ لە بەرەوەی لە مناڵی و ئێمە بیرکردنەوەی ڕخنەگرانەمان فێر نەکردەوە بیرکردنەوەیکی داهێنەرانەمان فێر نەکردەوە منهەجە بێ بخوێنێ چکە بیرکردنەوە شتێک نیە لە خۆی دروست بێت تۆ گەشەی پێ بێ منهەجی هەیە پرۆگرامی هەیە من تەلەبە هەیە لە مناسبەیەکی شا باسم کردووە لە سەی کولیەلەیەکی لە زانکۆکان سمینەرم بۆ کردن کەوتم چه پرسیاری بڕوا هەبێ وڵی پرسیاری چی لە من کردووە ئەڵێ ڕاستە کاکتۆرەوەی درێژ بە عقلی لازنایەتی طبعا سەی کولیە یوتم باوکە جان والله هەیە مەشلول لەو عقلیشی هەیە و هەیە لەسەر عەرەبانەشەوە هەیە ناوقەیشی نییە و کۆمەڵە هێنمان هەیە ئەڵێ وڵە بە مناڵی پیان وتمەوەی درێژ بە عقلی لازنایەتی یان لێی بووە بەقەدێ بیر و باوەڕ بڵێ ڕاستە ئەمانە ئەمە ئێستا ئیشی پەروەردەیە خێزانی ئێمە ئەمی شەپی هەڵناستێ زۆر دایک و باوکو پێویست مناڵی پەروەردە ئەمە ئیشی وەزارەتی پەروەردەیە بێت مراجعە لە پرۆگرامەکانم کە مامۆستا من خۆم لە کۆلێژی پەروەردەم بڕواو هەبێ کام زۆر تەلەبەیە بە کەڵکی مامۆسایەتی نایە دەستبێنێ 4 ساڵی نێرم بۆ مامۆستا چی لێ بکە من خەلەلەکە لەوەیە سیستمیشاندانە و بە دەرەجە ئینێرە بۆ لای من ئەبێت تو ئەمەی کولی تربیە باشترین دەرەجە بێ بۆ لای ئێمە مخصصاتی بەرێ تەشجیعی کە بۆی بە تواناکان بێن چونکە من ئەمە ئەگەر یەکێ بچێتە کولی تو بە دکتۆرێکی فاشیل بوو لەوانەیە دوو نەخۆشە کوژێ و کەشفە بێ و کەس ناچێ بۆ لای بەڵام مامۆسایە فاشیل بوو دەیان جێلی بۆ تێگا پێی نازانی بۆیە ئەبێ مامۆستا خەلل لە مامۆستامانایە خەلل لە سەرپەرشتیاری پەروەردەیە بیناکان سێدەوامە ئەمە لە وەسایلی تعلیم وەکو جاران نییە لە ناو قوتابخانە خوێندنگاکانمە طریقەی تەدریس ئێستا زۆر جار هەندێک مامۆستا طریقە تەدریسە کۆنەکە بەکارهێنێ سەدان کێشەمان هەیە کاچیتە ناو وردەکاریەکانەوە ئەمە هەمووی ئیشی لەسەر کرێ بەڵام کووە ڕواڵەتەکرێ بە ڕێزێکیە سیستمێدانێت 4 ساڵ لەسەر ڕێی شتری ئیلغایەکاتەوە یان ئێستا وەزارەتەکان وایان لێ هاتووە مؤسسەنی هی وەزیرە وەزیرەکە چی قرارە ئەوە ئابێ ئەوی ژەڕۆ دوای 4 ساڵتریە کەسیش لی ناپرسێتەوە ئەرێ تۆ کاکە ئەمە و کرد ملیارات دۆلار مڵشی ئەم عامەیە کوار بۆ پەشیمان بوویتەوە لی بۆ بە فیڕۆڕۆی ئەمانە کێشەکانی تۆیە دەستخۆشما مۆسا دڵشاد ینی تاکەی چاوەڕێم کێشانە بکەین ینی بە بۆچوونی تۆکو بەڕێوەبەرێکی گشتی ینی تاکەی چاوەڕی ئەوە بکەین کەیتر ئەوانەی کە دکتۆر باسیەکە هەمووی حەقیقەتی تایە ینی تاکەی چاوەڕێ بکەین و چوار مشقی دانیشتین بزانین چۆن ئەمە چاگە بێ ینی لە ماوەی ڕابردووە ڕاستە قەیرانی دارایی هەبوو ینی لە پێناوی بەرژەوەندی تاکە کەسی مامۆساکانە با بڵین کە حەقی خۆشیانە کەمپینیان کرد چوزانم نەچوونە هۆڵەکانی خوێندنەوە لەبەر خۆیان ئەی چێ کەمپین کار لەبەر مناڵەکانمان ینی لە بەرامبەر ئەو سیستەمەی کە ئەو سیستەمە خراپەی کە ئێستا ئەم مناڵانی ئاوالێ کردووە یعنی چی بکەین پێویستی بە شۆڕشە پێویستی بە هەڵوێستە پێویستی بە بایکۆت ینی چی بکەین بەڕاستی بەڵام من حەزەکەم ئەوەت پێ وڵم مامۆستا حەزە و ئارەزووە و ئەگەر خۆشەویستیت بۆ پیشەکەت نەبێ سەرکەوتو نابی و من یعنی ئەوەی سەیری کەسایەتی مامۆستام کردووە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک خەڵک بوونەتە مامۆستا کۆمەڵێک بنەما دانراو بۆ کەسانی کابن بە مامۆستا ئەمە زەربیاوە لە پرۆسی پەروەردە ئەیبۆ من لە پارێزگای سلێمانی 30,000 کەس دەرچووی سەناع و تیجارە ئەمانە خۆتەزانی ئەو جاران بە ئینسیابی بوو ئاستیان نزم بوو نەیانەتوانی ئەمانە کران بە مامۆستا سەرگەی ڕێکانی وانەوتنەوە و دەروونزانیان نەخوێنەوە
ویان زۆر لە کۆلیجەکان کران بە مامۆستا ئەمانە نە دەروونزانی خۆشە و بەرەوبەری گشتی ئەوبیانی ئەو ساڵاتە قساقی کە هەندێک کەس مامۆستایەکە شایان نییە مامۆستا شایان نییە دوو یەک واقع کەشت پێ بەڵام ئەو مەسلەی سێ مانگ عوتڵە بوونە وای کردو زۆرترین کەوادیرمان ئافرەت بێ ینی ژن بێ بەداخەوە ژنی ئێستا جیاوازە لە ژنی جاران ژنی جاران پەروەردەکارێک بوو دانەمەزرا بوو یعنی ئەتوانم بڵێم لە 1970 پەروەردەکردنی مناڵەکەی لەسەر بوو بۆ خۆشەویستی بۆ نیشتیمانەکەی بۆ ئیشکردنی ناوماڵی بۆ بەس بەداخەوە ئێستا هیوا هەیە بۆ بە خەسوو نازانین زەڵات هەیە بکە بەداخەوە ینی ئەوە تەکنۆلۆژیا وای لێ کردووە بەس ئەمە ئەبێ ڕێخینەوە ئەم بوونی ئەم لە 1960 ئافەت بە مامۆستاژێکی لە کێشە یعنی شو ئەکا مێردەکەی دڵی پیسە ئەبێ ئێمە نەقلیکردنە نزیک ماڵەوەی خەسووی نەخۆشە ئەبێ ئیجازی درێژخایانی بینێ مناڵی ئەبێ ئیجازی دایکایەتی بینێ لە هیچ وڵاتێکان نییە خەڵکێک هەی تەسەوەر کە مامۆستامان هەیە 4 ساڵ لەسەر یەک لە مانگی نوێ مناڵێ بێ پێنجەم ساڵ کە هاتەوانێ تڕۆقی تەدریس گۆڕاوە منهەج گۆڕاوە بیگە گۆڕاوە عەقلی مناڵ گۆڕاوە ناتوانێ و دەرسە بڵێ ئەمانە ئەبێ پیای بچینەوە ئێمە خۆشبەختانە لەگەڵ زانکۆی سلێمانیە ئەم ساڵ وەرکشۆپێکمان کرد لەسەر پرۆگرامەکان چکە هەتا ئێستا ئەوان لە دۆڵێک ئێمە لە دۆڵێکی واتە ئەو دەرچووی لای جەنابیان کاگە دکتۆر دێتە لای ئێمە ئاشنانیە بۆ پرۆگرامە تازەی ئێمە هەمان هەر بە تەقلیدێکە ڕۆشتووە و تقریبا تەفاهمێک و لێک تێگەشتێکمان کرد ئەم هەنگاوانە ئەبێ بنین یەک ئەبێت ئارەزوو مەرجی ئەساسی بێ بۆ بوون بە مامۆستا و ئەو کەسەی کابێ بە مامۆستا کەسایەتیەکەی لە ڕووی دەرونیەوە جەستەیە تەواو بێ بەڵام ئێمە مامۆستامان هەیە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەتە ناتوانێت بێت دەرسەکەی بڵێتوانێ جامانە کاچنە تەمەنەوە مامۆستاقەت بووە قەت بووە قەت ئەبێدە مامۆستایەک مەسەرەن لەبەر هەڵسوکەوتی خراپی لەگەڵ خوێندکارە هەڵبەتە هەڵسوکەوتی زۆر قورس ناکە بچێتە بواری یاساییەوە بۆ نمونە اقتصاب و تەحەڕوش و شتانە باز ناکەینەوە ئەچیتە یاسایانی مەساری یاسایی خۆیەکدێ بەڵام لەسەر هەڵسوکەوتی ناپرۆفشناڵی وەکو مامۆستایەک عقوبە بیرەیان دوورخرێتەوە لە پیشەکەی ئێمە یاسای بەرزەفتکردنی مۆزەفینی دەوڵەت بۆ مامۆستاشە و ئەو هەموو ڕێککار یاسایانە بۆ هەموو وەزەفێ چۆنێکی لێ مامۆستاش هەمان فەرمانبەری حکومەتە واتە جیان نەکراوەتەوە و بەعکسەوە بێت تەجدیدتر بێت چکە تۆ کۆمەڵگە ڕاستەکەیتەوە پەروەردەیەکەی و ئێمە کردومانە بەڵێ هەبووە مامۆستا دوورخرێتەوە زۆر تەبیعیە هەمانە کراوە بە فەرمانبەر هەیە دوورخراوەتەوە هەیە محکەمە کراوە ئەمانە مامۆستاش باشە ڕێ و شوێنەکان چۆن چۆنیە کە دایکێک با بڵین من بۆم گرنگام بە ئەم باسانە بەڕاستی کاتێک بووی کە دایکێک جا باوچێک کێشەی لەگەڵ مەسەلە مناڵەکەیەتەوە باسی خراپێڵ سوکوتی مامۆستاکەیەکە ینی ڕێکارەکان چۆن چۆن نییە بۆی کەم دایکە نێتە مەکتەبەکەەوە ینی چۆن چۆن ینی ئاسانترین ڕێگەی یاسایی چۆن چۆن نییە ئێمە لیجانی تحقیقیمان هەیە و لە زۆرێک لە قوتابخانە خوێندکان ڕێنماییکاری پەروەردەیمان هەیە کە پێمانە و توێژەری کۆمەڵاتی پێشتر ئەمانە هەموو تەنسیقی هەیە تۆمارێکی هەیە هەموو مناڵێک دایک و باوکی ئیشی چییە کرێچین کرێچینین کێشیان هەیە کێشیان نیەکێ بە خێویەکە ئاسی بژێوی ژیانیان چی ئەمانە هەمووی ئەەکەین و دوای ئەوە مامۆستاکان لە کەڵ چ مامۆستایەک لە هەموو مەکتەبێکە مامۆستا لە توێژەری کۆمەڵایەتی زۆربەی قوتابخانەکانە هەمانە کە بەداخەوە ئەڵێم ئێستا دامەزراندن نییە بەڵامێکێکە لەو کادرە باشانی کە بوونی هەبێت لە قوتابخانەکانە چکە هەم ئەرکی تەنسیقی بینی قوتابخانە خوێنگە هەم چارەسەری کێشە کۆمەڵاتی و دەروونیەکانە کاوە ڕێنماییەکە کە ئێمە لە سلێمانی ئەتوان بڵێم زۆرێک لە قوتابخانەکان نیمانە لەبەرەوەی لە 1940 قوتابخانەکە ئێمە 565 توێژەرمان هەیە ئەوە هیوام وایە حکومەت بەعقل بێ دای مەزرێنە مامۆستا دڵشاد تا چەند ئێوە ئەتوانن بۆ نمونە ینی بەداخەوە بازرگانی وای لاتووە لە وڵاتە ینی کاریگەری هەیە لەسەر و بەردنامەی ئێمەیکەین لەسەر قورسی ئەو جانتایە من لەگەڵ هەندێک بەرپرسی پێشووی پەروەردا قسەم کرد کاڵێ هەندێک گرێبەستەیە کە کراوە لەگەڵ هەندێک بەرپرسی باڵای پەروەردە و هەندێک لەم کۆمپانیانی لەو چاپخانانەی کە ئەم کتێبانە چاپەکەن حتا ئەڵێ ئەو وەرەقەی کە ستانداردی ئەوەیە کە شتەکانی لەسەر چاپ کرێ و سووک بێ بۆ مناڵێک هەمان ئەو وەرەقەیە کە ڕۆمانێکی پێتەبعکرێ ینی ڕەچاوی ئەو خاڵە وردانە نەکراوە کە ئەم کتێبە بۆ مناڵێکە ینی تا چەند ئێوە سەراحێتان هەیە کە دەست بەرن بۆ ئەو برینانە بۆ ئەو گەندەڵیانی کە لە دوجارە لەسەر فەقراتی مناڵێکەکەوێ بەڕاستی
وەکو من بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وا تا توان بڵێم پسپۆرەکەم عامە و ئەبێ هەموو بەشەکانی پەروەردە بە یەکسانی سێریکەم کار بکەن. وەزارەتی پەروەردەیەکی کە لە وەزارەتانی مرکزیە ئەوە پەیوەستە بە بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکانەوە و بەڕێوەبەری گشتی دیوانەوە. بەڕاستی من ناتوانم هیچ قسەیە لەسەرمە بکەم ئایا عقد کراوە عقد نەکراوە. ئێمە لەسەرمانە ئەو کتێبانە کە تەواو بن تحقیقمان کردووە لە کوالیتی و لە قورسی ئێمە کتێبەکان قورسە بەس کوالیتەکەی باشە. ئەگەر کوالیتەکەی خراپ بکەین وەکو مامۆستا فەرمووی ملەوە نەبێ ڕسمی زۆرتیانە بێ ڕاهێنانی زۆرتیانە بێ بۆی مناڵ فێر بێ و کاتە قەبارەکەی کەمە بێت و کێشەکەشی سوکە بێتەوە بەڵام پەڕەکەی کوالیتەکەی باشە. باش دکتۆر ئەمەی کە ئەگوزارێت ئێستا ینی ئەوەی ئەگوزارێ بەرامبەر مناڵانی کوردستان لە ئەوە با بڵێن قورسی جانتاکە لەسەر تەندروستیەکەوێ مامەڵی خراپی 3-4 مامۆسا کە دامزراوەک و مامۆستا دڵشاد خۆشی ئاماژەی پێکردو ینی قەنەعەتی بۆ هەیە کەوتوێتی مامۆسای نابەرپرس ینی مامۆسای نامامۆسا ڕەنگە شیاو بێ لە فەرمانگەیەکی تر ئیشکات ڕەنگە شیاو بێ لە فەرمانگەی ئاو ئیشکا بەڵام شیاو نەبێت تربێتی مناڵەکەی من باە مناڵەکەی من فێرکە لە ئەمە لەلایەک لەلایەکی ترۆک و باسم کرد قورسی ئەم جانتایە بۆ تەندروستی ینی ئەمە کۆمەڵێ هۆکار نییە بۆی کە هەست بکەین دیسانەوە جیلێکی بە جۆرێکی تر نەخۆشتر بەڕێوەیە بۆ ئەم کۆمەڵگەیە. خۆ بێگومان ئەوەی بەڕێز مامۆستا دڵشاد باسی کرد کە بە پێی یاسا لێپرسینەوەیان لەگەڵەکرێ ئەمە ئەو کەسانن کە کەت نێگەکەن کێشەیەکەن و یاسا دای ناوە غەڕامەکەی چیە و عقوبەکەی چیە یاساکە جێبەجێەکەن. بەڵام ئەی تۆ باز ئەوە لە بڵێم لە 1000 مامۆستا یەکێکگرێتەوە بەڵام ئەی لە 150 مامۆستا 40-50 لەوانێ 6مان هەبێ هیچ مواسفاتێکی مامۆستای تیانە ئەوەی بە زۆر کراوە بە مامۆستا کە ئێمە لە نزیکەوەیان ناسین. ئەی ئەمە من لەو لوژنەیە کە لەگەڵ جەنابی وەزیرانی پێیچە پێشنیازم کرد بۆ جەنابی وەزیر و مدیرعامەکان تقریبا ڕازی بوون ئیتر هیوادارم کە ئاخر شتەوەی یاسای وەزارەتی پەروەردەکەینێن بۆ پەرلەمانتیا جێگیر بکەن. وتم مامۆستا ئالان جەناب وەزیری پەروەردەی پێویستە شتێک بکەی ئەوی ژەوەیە چۆنێمە لە زانکۆ مامۆسای یاریدە دەرمان هەیە مامۆستامان هەیە پرۆفسۆر یاریدە دەرمانی پرۆفسۆرمان هەیە احتیما دەکاتە سەر بەحس و کۆمەڵشت هەیە وەرە تۆش لە وەزارەتی پەروەردە با لە یاساکە جێکێنەوانە یەکەم شت با تەعینات هیچ نەبێ بێ بە نیمچە عەقدێک. کاکە لە وڵاتانی پێشکەوتو ئەوە نییە مامۆستایە کە تەخەڕوجی کردە بە مامۆستا هەتا ڕۆژی قیامەتە مامۆستا بێت کاکە توانای نییە بە کەڵک نایە ئەبێ یاسایەکە بێمە دوور خاتەوانە یاسایەکە یاسا دابنێ نەک مەزادی شخصی. ئەمەش بە چییە بێ ئێستا لە زۆر وڵاتی دنیا بۆ 5 ساڵ مامۆستا تعینەکەن لەم 5 ساڵە دوایی مراجعەیەکەنەوە سەر لە نوێ تۆ مەکتەبێک هەیە مؤسسەیەکی CV خەڵک تەقدیم مەکاتەوە لەوانەیە و مامۆسایی لای تۆ بۆ ئەڕوا دەرناچێ مامۆسایەکی بەتواناتریێتە پێشەوە ئەم مامۆستا کۆنەکەش کە بزانێت دوای 5 ساڵی تر CV بێ تەقدیم کات و جارێکی تێستی بۆکرێ ڕۆژانە خۆی قازانجەکە بە دوای عیلماگەڕە بە دوای زانست ئاگرێ ئەبدەیتی خۆی کاتەوە خولابینە ئێستا جارانی یونیسف فێریان کرد و خەڵک ناچوو بۆ خولەبێ پارەی بیتە ڕۆژانە مامۆستا دڵشاد مدیر ئاماگەدارە یعنی یونیسف فێری کردن پارەیانەی ڕۆژانە گەن نەبووە نەئەچوو مامۆستا بۆ لەبەرەوەی بیزانێ و نەیزانێ مامۆستایەکی کەفو و بەهرەمەند لەگەڵ مامۆستایەکی بێتوانەی فەرقی نییە لە وەزارەتی پەروەردە یاسایەک نییە بەڵام ئەگەر تۆ یاسایەکی دەرکرد مامۆستای بەتوانە بوو کۆمەڵی مەعایرت دانا لە ڕێگەی ئەم چالاکیانە و دوایی ئەبێ بە مامۆستای نمونەی ئەبێ بە مامۆستای یەکەم ئەبێ بە مامۆستای نازان بەهرەمەند ئەمانە دانیت کنجابی امتیازاتی بیتە ئەگەر ئێمە ئەمە ماکرێ و کاتە مامۆستاکانەکەونە خۆیان منافسە دروستە بێت بەس ئێستا مامۆستا هیچ بزانێ هیچ قەناعەتان بۆ بیرۆکێ وڵی پەروەردە بە دابەزاندنی دەسەڵات بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان پێشەکەوێ واتە سربەخۆیەکی بیتێ بۆی ئەم قوتابخانە لەگەڵ ئەو قوتابخانەیە کێبڕکێ بکە. واقعیەکت پێ بڵم لە کوردستانە لەوانەیە ئەم قسەی مامۆستا زۆر باشە عقد زۆر باشە بەڵام ئێمە 1442 عقدمانەیە تا ئێستا نەمبینیوە راپۆرتی بێ بڵێم عقدە بە کەڵک نایە بۆی تازە مەکەرەوە بەداخەوە یعنی ئەو ئەو بیرۆکێش تقریبەن هەیە ئێستا نابێت زۆر باشە بەس بۆ ئێستا نابێ بلەم واقع سیاسی ئێستای کوردستانە ئەبێ لە تەنیشتەوە خۆم لە نازانم کاکتۆر لێ بوو لەگەڵ ئەوەیان بۆ ئەوی کوردستان دروستکەین بنیاتی نین بیکەین بە مؤسساتی بەڕاستی واز لە انتخاباتی ئەحزاب و سیاستە بێنین ینی من قەناعەتم وایە لیژنەیەکی باڵا لە کەسایەتەکان ئەم وڵاتە بەرن بەڕێوە بۆ ماوەی 3 دەورە 4 دەورە انتخابات نەبێ چکە ئێمە با بڵێن وەزیری پەروەردە لەسەر حیزبێک دێیان من لەسەر حیزبێکم دوای انتخابات ساڵێکی پێچی ئەنجامدانێم اینجا هەتا وەزارەتی پەروەردە هەتا 4 ساڵەکە تەواو هێشتا تێنەگەشتم وەزارەتی پەروەردە
بەداخەوە ینی ئەوە یەکێکە لە هۆکارەکان ڕاستە لەبەرم لەگەڵ ئەویان دەستەیەک وڵات بەرێ بەڕێوە بۆی سیاست دەور نەبینێ من بێم وڵا بڵێن ئەوە حیزبەکەی خۆی چیە بەرزێکاتەوە ئەم وڵات دژاتی مەکا ئەو دژاتیمە بەداخەوە ئەمە پرۆسەکەی زۆر زۆر بەداخەوە دەڵێ ڕاستەگەت بەم سیستمە بێنێتەوە بەڵام ئێمە پرۆژەیەکی ترمان تەقدیم کردووە یونسکۆ تەبەنی کردووە ئەوەی خێزانەکەی ئەمیری قەتەر شێخە مۆزەیە نازانچی پارێکی زۆری بۆ تەرخان کرد بۆ وەزارەتی پەروەردەی عێراق و وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان داوایان کرد سنتەری پەرەپێدان یاخود سنتەری پرۆگرام و هەڵسەنگاندن لە وەزارەتی پەروەردە نەمێنێت کاکە دەروون نابێن بەرنامەی تۆ خۆ و تەقیمی خۆکە یا تەلەڤیزۆنەکە و تەقیمەکە ئەبێ لە دەرەوە تەقیمی تۆ بکەن ئێستا کێشەی وەزارەتی پەروەردە ئەوەی وەزارەتی پەروەردە خۆی تەقیمی خۆیەکە یەکێ بە دوی خۆی لە ترسا مامۆستا دڵشاد ڕاستە فەرمیێ یەکی من گرێ بەستم لە لای مامۆستا دڵشادم برادەر مەشتێکی باسم بۆ نووسێ بەس ئەگەر تۆ بێی لە دەرەوە تەقیمم بکەی بۆم دەرەچ کە من بتوانم بێتوانم بۆیە ئەگەر ئەوەی ئێستا بچێت ئەنجومەنی وەزیران ئەو سنتەرە هەر شتێکی ناوێن بنکەی ناوی سنتەری ناڵێ مدیریەتە هینی پرۆگرام و هەڵسەنگاندن ئەو کاتە جیهەتێکی مستەقیل لە دەروی وەزارەتی پەروەردەیە مدیر عام بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی تەقیمەکە مقاڕێنەیەکە بە هەولێر بەدوهۆک لەسەر کۆمەڵی پێوەر و معایرێ ئەو کاتاڵێ پەروەردەی سلێمانی سەرکەوتوترە نەک وەزارەتی پەروەردە خۆی بیکە ئەمە یەکێکە لە چێشەکانی وەزارەتی پەروەردە ئەبێ ئێستا لە ئەنجومەنی وەزیران جیهەتێکی تایبەت هەبێ بێ تەقیمی مامۆستا دڵشاد کات و مامۆساکان و گرێ بەست و مەنهەج و پرۆگرامەکە ئێستا خۆیان ئەمەی دیزە بە دەرخۆ ناکرێت تاڵەن چێ بە دوای خۆڵەتەسا ئەمە کێشەکەی ئەبێ بۆ بکە پەروەردە لە هەموو ماڵێکایە و مڵکی هیچ تاک و هیچ حیزبێک نییە پێشوی دوا قسەم بۆ بکەی با من یەک پرسیار و بە کورتی جواب من بەرەوە هەتا بەم هەویری کە ئێستا هەمانە دڵخۆشکەرە بۆ ئایندە ئەگەر حکومەتی هەرێم بیر لە مەسائلی مادی نەکاتەوە بۆ خەرجکردنی پرۆسەی پەروەردە و بینای باش دروستکە و هەندێک بەرنامە هەیە جێبەجێکەین من دڵنیام دڵخۆشە بین چکە ئێمەش بەواقعەکت پێ بڵێم لە سەردەمی حیزب با بڵێن دەسەڵاتێکی دیکتاتۆری و پەروەردە بووین و ئەتوانم بڵێم مۆسائل وەکو ئێستا نەبوو بیناوەکو ئێستا نەبوو ترس و تۆقاندن نەبوو ئێستا بووین بە سەرکردەی ئەم وڵاتە و وڵاتیشمان خۆشترەوێ قەنەعەتم وایە ئەگەر حکومەت لێبڕاوانە دەعمێکی سەریعی پرۆسەی پەروەردە کابینا دروستکە قوتابخانەکان بە درێژخایان بەس درێژخایانی مەسلحەت نا بەداخەوە ئێمە کۆمەڵێکمانە و لە سلێمانی کرابوون لەگەڵ دواخستا بۆم ڕەبت بەڵێ کرابوو بە درێژخایان بەڵام بۆچی بۆ مەسلحەتی مدیرەکەی لەبەروی لە کولیە خوێنە مامۆستاکەی لە کولیە خوێنە نیو بە نیو داوامیانە کرد ئەمە سەری لێ تێکا بوون هەڵمانۆشانەوە ئەمە چارەسەرە بێ دوا قسەشم وەکوتم پەروەردە مڵکی هەموو کەسێکە هەموو کەس بۆی هەیە قسەی تیا بکە و ئەفکاری باشمان بۆ بێنێ و هیوام وایە بە هەمووان بتوانین پرۆسەی پەروەردە کە لە ئێستا بەرپرسیارەتێکمان پێدراوە بە سەربەرزانە بە ڕۆسووری لی دەرچوون و خزمەتێکیشمان کرد دەسەکانە خۆش دواقسە دکتۆر دوقسەی منەوەیە ئەگەر و پێشنیازانەی کردن جۆمان لێ بگرێ حکوومەت لە مەودووە لەسەر پێوەری زانستی نەک پێوەری حیزبی بەرپرسانی وەزارەتی پەروەردە دابنێن لە وەزیر نا لە وەکیل وەزیر بۆ خوارەوە هەتاوەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی و بەڕێوەبەرەکان ئەگەر لەسەر کەفاعەتی علمی و تەربەوی بێ بێگومان پێشەکەیە بەس ئەگەر لەسەر ئەساسی وەلا بێ بۆ حیزبێک و بۆ شخصێ ڕۆژ بە دوای یەتە دواوە دەسەکانی خۆش بێ منیش لە کۆتایی بەردامەکە ئاڵێم دەروون و دیاردەیەم جارە لە قورسی ئەم جانتایەوە دەسی پێکرد بینەر بوون کە چەند بەدەر لە قورسی ئەم جانتایە جگەل لەوەی کە ئەم قورسی ئەم جانتایە جیلێکمان بۆ پەروەردە کات کە جیلێکمان بۆ بەرهەمێنێکە لە ڕووی سەحیشەوە ناتەواوە بن ناتەندروستە بنۆک و دکتۆر باسی کرد و لە ڕووی فکریشەوە ئەوە کێشەکانە بۆیە حکوومەت هەرێمی کوردستان تکایە ئێمەمانان و جیلەکانی دکتۆریش وەکو مامۆستا دڵشادیش باسی کرد هەرێکەمان بە جۆرێک و بە هەلومەرجی سیاسی و بە هەلومەرجێکی خراپا گەورە بووین یعنی بە قودرەتی قادر ئەگەر تۆزێ باش بووبین باش دەرچوین بەڵام ئەم جیلە با ئاوانەینە دەست قەدەر و بانەینە دەست چانس و بانەینە دەست هەڵبژاردن با بزانین چۆنی دەرەچێت تکایە پەروەردە زۆر گرنگە تەندروستی مناڵەکانمان زۆر گرنگە تکایە پابەندی ئەو دروشمەی خۆتان بن کە هەمیشە ئەڵێن ئەم مناڵانە ئایندەمانن ئەگەر ئایندەمانن احترامیان بگرن ژینگەیەکی جوانیان بۆ دروستکەن با مناڵێکی تەندروست و بیرگەورە بەرهەم بێنین هیوادارم شتێکمان کرد بێت زۆر سپاس